سەبارەت بە مەترسی پەرستەندەکانی دۆخی سووریا لە ناوچەکە و لە عێراق بەڕێز شێروان شەمێرانی شرۆڤەکانی سیاسی لەگەڵمانە بێ. کاک شێروان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. شەڕ و پێکدەدانەکانی سووریا لە خەڵک ئاوەسەیان ئەم جاریان بەرەو دیمەشق ڕاو تا دیمەشق ڕوا. سپاس. بسم الله الرحمن الرحیم. دوو خاڵ یەکەمیان ئەوەندەی من زانیاریم هەبێت لەلایەن هێزە نەودەوڵەتیەکانەوە ئاگاداری بەشار ئەسەد کراوە بە دوو خاڵ. خاڵی یەکەم ئەبێت دەسەڵات ڕادەست بکە بە شێوەیەکی ئاشتیانە بەبێ هیچ مەرجێک. خاڵی دووەم ئەبێ بە ئێرانەکان بڵێ سووریا بەجێ بهێڵن، واتە ئەو گروپە چەکدارانی کەوا ئێرانین ئایا ئەوانەی پەیوەندیان بە ئێرانەوە هەیەیان ئەوانەی کەوا ڕاستەوخۆ لە سوپای پاسداران و لەسەر سەوی سووریان ئێستا ئەبێ بە ئەوان بڵێ بڕۆنە دەرەواتە هەموو جۆرە پەیوەندیەکی لەگەڵ ئێرانەکانە بپچڕێنێت. ئەم دوو خاڵە بەڕاشکەوانە بە ڕژێمی بەشار ئەسەد دووتراوە و تا ئەم دوو خاڵە جێبەجێ نەکرێت ئەوەی کەوا ئێستا لەسەر زەوی ئەیبینین بەردەوام ئەبێت. ڕووسەکان بەم دوو خاڵە ئاگادارن پیان وتراوە و ئەوانیش هیچ نکۆلیان بڵێ زۆر بەرەنگاری ئەوە نابنەوەکەوە ڕژێمی بەشار ئەسەد بگۆڕێەوە بەشار نەمێنێ بە سەرۆکی سووریا ڕژێمێکی تر بە شێوازێکی تر بێتە سەرکار لە سووریا. ئەمە ئەو سیستەمەیان ئەمە ئەو سیاسەتەیە ئەمە ئەو ڕێچکەیەکەوە ئێستا 6 ڕۆژە 7 ڕۆژە دەستی پێ کردووە بە شێوەیەکی نێودەوڵەتی ئەوەی کەوا ئەمەی جۆڵاندۆ تورکایە لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ ئەمریکیەکان. تەنها ئەوانەی ترکەوە ئێستا ئیسرائیلیان هەر وڵاتێکی تر ئەوێ بە شێوەیەک لەناو ئەم گەمەیەکەوە ئێستا هەیە یاری بکە ئەو کەڵک لە بارودۆخەکە ئەبینێ. بەڵام جۆلێنەری سەرەکی ئەم بارودۆخێکەوە ئێستا هەیە تورکەکانن لەگەڵ ئەمریکیەکانە بەو شکلەیەکەوە ساڵی 2003 ئەوەی کەوا بەرامبەر بەڕژێمی عێراق کرا و سەدام حوسێن کاتێکەوە سواری سەری خۆی بوو گوێی بۆ هیچ ئامۆژگاریەک نەکرد ئێستا لە سووریا دووبارە بێتەوە. بە مانای ئەوەی وەڵامی پرسیارەکەت خاڵی دۆم ئەوەیە ئەگەر بەشار ئەسەد ئەمە قبول نەکات و نەیەتە ژێرباری ئەوەی کەوا بە شێوەیەکی ئاشتیانە و بارودۆخێکەوە ئێستا هەیە لە ساڵی 2010 داوای لەکەن چارەسەر نەکرێت کەواتە ئەم هێرشەیان ئەم جەنگە زەمینەی کە ئێستا هەیە بەردەوام ئەبێ و ئەچێتە ناو دیمەشقیش ئەو کاتە بەهێز لای ئەبەن ئەگەر بێتە سەر بار و بێوێ بە شێوەیەکی ئاشتیانە بارودۆخەکە چارەسەر بکرێت ئەو کاتە حاڵەتێکی ترە. باشە سەبارەت بە عێراق ئەوترێ عێراق لە دۆخی ئێستای سووریا زۆر تەنگە تاو بووە. ترسی عێراق لە چییە؟ بەنسبەت عێراقەوە ئەو عێراق بە شێوەیەکی گشتی یعنی تەنانەت گروپە چەکدارەکانی گەشتونەتە ئەو قەناعەتەی کە تێوەگلان لەم بارودۆخی کە ئێستا هەیە هیچ کەڵکێکی نییە. ئێرانیەکان کاتێکەوە ئەمڕۆ ئەو دانیشتنە لە بەغدا کرا ئەوە ئێرانەکان پەنیان بۆ عێراقێناوە لە ڕابردوو ئێرانەکان ئەمریان بەسەر سەرکردایەتی سیاسی عێراقیا کرد بۆ ئەوەی کەوا سیاسەتی خۆی بە ئاراستەی سووریا بەرامبەر بە سووریا بەم ئاراستەیە بڕات بەم شکلە بێت چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی دیبلۆماسیەوە یان لە ڕووی داراییەوە هاوکاریەکی باشی سووریای کرد ئەو کاتە بە ئەمری ڕابەری گشتی ئێران. ئەوەی کەوا ئێستا بارودۆخەکە بە شێوەیەکی تر گۆڕاوە ئێران کاتی ئەمڕۆ هات بۆ عێراقەوەتە زۆر بێدەسەڵاتە لەلایەک عێراقیش خۆی بۆ خۆی ئێمە ئەگەر بە وردی گوێ لێ بگرین تەنانەت وەزیری دەرەوەی عێراق ئەمڕۆ دوای ئەو دانیشتنە باشکراوتی ئەوەی کەوا عێراق ئەیکات تەنها هەوڵی دیبلۆماسیە و سیاسی لەگەڵ یارمەتیدانی مرۆیی بۆ ئاوارەکان و پاراستنی خاکی عێراق واتە ئەوەی کەوا ئێستا لە عێراق گرنگە تەنها پاراستنی خاکی عێراقا و سنوورەکانە بۆ ئەوەی کە ئەو گروپانە نێنە ناو خاکی عێراق وەک 2014. بەڵام ئەمە ڕوونادا چونکە گروپەکانی ئێستا هەروانەی 2014 نین عەقڵیان جیاوازە سیاسەتیان جیاوازە بە شێوەیەکی تر مامەڵاکەن. مقتەدا سەدر ڕوونە و هەندێک لە سەرکردەکانی سیاسی نزیک لە مقتەدا سەدر ئەڵێن عێراق لە پێش تەنانەت فتوای تەکلیفی شەرعیشەوەیە بۆ جیهاد ئەگەر بتەوێ بەرەو دیمەشق بڕۆی. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم حکوومەتیش ناوێ بچێتە ژەر ئەو بارە چونکە عێراق ئێستا بچێتە ژەر ئەو بارە لە ڕووی استراتیژیەوە ڕاستە ترسێکی هەیە. یعنی عێراق بەشار ئەسەد نەمێنێ ڕژێمێکی بەشونا سونی بێتە سەرکار لە دیمەشق ئەوە بۆ عێراق ناخۆشە. بەڵام ئەماکەوە پرسیار کەمترین زەرەر ئەم قسەی خۆتەکەەوە پرسیار زیاتر لە 13 ساڵە شەڕ لە سووریا بەردەوامە. گریمەرەم جارە ڕژەمەکەی ئێستا دڕوخا کاریگەریەکی چییە بیانی لەسەر عێراق؟ کاریگەری بە چەند ڕوویەکەوە هەیە. یەکەم چوارچێوەیەکە یان بازنەیەکە ئەوەی کەوا پێوترێ بازنەی مقاومەکەەوە ئێران و سووریا یا عێراقا لەگەڵ حەزب وڵڵا یان لوبنان و لەگەڵ حوسیەکان لە یەمەن ئەمە خۆی بۆ خۆی ئەگۆڕێت نامێنێ.
بۆچی چونکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەو ڕژەمێکەوەیەتە سەرکار لە عێراقا لە سووریا ببوورە زۆرینەی خەڵکەکەی سووریا یەکەم عەرەبی سونەن دووەم کوردن اینجا کەمایەتیەکن لە عەلەویەکان لە 40-50 ساڵی ڕابردوو لە ڕێگای حەزبی بەعسەوە عەلەویەکان بە شێوەیەکی دیکتاتۆریانە حکمی سووریان کردووە ئەوە نامێنێت کەواتە ئەو ڕژێمەی دێت عەرەبێکی یان شونا سونی ڕژێمێکی دیموکراتیە لەگەڵ کوردەکان و دورزەکان بە شێوەیەکی تر ئەمە بۆ عێراق ئەمە قورسە ئەمە خۆی بۆ عێراق ئەمە قورسە ئەمە یەک دوو ئەبێتە هۆی بەهێزکردنی عەرەبی سونە لە عێراقا و تەنانەت پاڵپشتێکی تریشە بۆ باشووری کوردستان بۆ هەرێمی کوردستان بۆ خۆمان چونکە ئەو کاتە ئەو کوردانیکەوە لەوێ هەن لە چوارچێوەی ڕژێمێکی دیموکراسی سیستەمێک ئایا ئیتر فیدرالی من بە دووری ئەزانم بۆ سووریا لەوانەیە مافی ئۆتۆنۆمیان بە شێوەیەک مافا سیاسی و یاسای ڕۆشنبیری نەتەوایەتەکان بدرێ بەگەلی کورد ئەمەش پاڵپشتێکی ترە بۆ هەرێمی کوردستان ئەوەی کەوا زەرەر ئەکات لە عێراقا تەنها ئەو گروپانن ئێستا حاکمن یان بە شوناسێکی تایبەت دەسەڵاتدارن لە عێراقا ئەم قسەی خۆشتەکە بۆ پرسیار جارێکی دیکە ئایا حکومڕانانی شیعە لە عێراق لەم دۆخەی ئێستای سووریا دەستەوەستانە بن لە کاتێکدا حکوومەتی عێراق ئەڵێ دەستێوەردانی سەربازی لە سووریا ناکەین دەستەوەستانی ئەوان تەنها چەند گرروپێکن هەروانن لە چەند مانگی ڕابردوو یان لە ساڵی ڕابردوو هەندی هەڵسوکەوتەکەن بەڵام ئەم جارەش وەک جاری پێشوون نییە ئەبێ ئێمە بزانین ئەم جاری کەوا ئێستا هەیە بارودۆخی نێودەوڵەتی تەواو گۆڕاوە نەک بەهۆی 7 ئۆکتۆبرەوە تەنها ئەوەی کەوا لە ڕابردووە ڕوویدا یەکەم حەسەن نەسروڵڵاه هەبوو کاتێک کە حەسەن نەسروڵڵاه بڕیاری ئەدا هەموو گروپە چەکدارە شیعەکان لە دەرەوەی لوبنانیش تەنانەت جێبەجیان نەکرد بە شێوەیەک لە شێوەکان قاسم سلەیمانی کاتێکەوە ئەندازیاری بردننی گروپە شیعەکان چەکدارەکانە لە عێراقەوە بەیان لە پاکستان و بەیان ئەفغانستانەوە بردننی بۆ سووریا ئەوە نەماوە خاڵی سێم ئێستا ئێران بە هیچ شێوەیە قدرەتی ئەوەی نەماوە لە ڕووی سەرباسیەوە تەدەخل بکە عێراق چۆتە بارودۆخێکی تر خاڵەتێکی تریش ئێمە بزانین لە جاری ڕابردوو کاتێکەوە گروپە چەکدارەکانی عێراق ئەچوونە ناو سووریا ئەو کاتە ئەمریکەکان یان ئیسرائیلەکان بێدەنگ ئەبوون ئەم جارە زەوی خاکی سووریا بەو شێوەی وەک جاران کراوە نییە بەرامبەریان زۆر بە ئاسایی وەری بگرا ئەگەر کاتی ئەوان سنووری عێراق بشکێنن بۆ ناو سووریا ئەمریکەکان لیان بن یان ئیسرائیلەکان لیان بن چونکە ئەوان هەر لە بیانون بۆیە ئەوان تەدەخل بکەن ینی ئەم جارە وەک جاری پێشوونیە ئەم جارە جۆڵەیەکی سەربازینی ئەم جارە ئیرادەیەکی نێودەوڵەتی هەیە تەنانەت رووسیا ئەمڕۆ داوای کردووە لەوەی کە هەرچی ڕووسی لە سەر خاکی سووریایە و شناسنامەی رووسای هەیە خاکی سووریا بەجێ بەیاڵە بگرێتەوە بۆ رووسیا هێزی ڕێزوانی حیزب الله پاشەکشیان کرد هیچ جۆرە جەنگێکیان نەکرد رووسیا فڕۆکەکانی خۆی کشاندوێتەوە لەبەر بارودۆخەکە بەو شێوەیە نییەکەوە وەک جاری پێش و هێزە چەکدارەکانی عێراق بتوانن هاوکێشەکە بگۆڕنیان تەدەخل باش کاکچێران پێشڕەوی گروپە چەکدارەکان لە سووریا بەچوونی گروپە چەکدارە عێراقیە شیعەکانە وەستێ بێگومان بە هیچ شێوەیەک ناوەستێت ئێستا با ئێمە 2011 و 2013 بێنینە بەرچاوی خۆمان ئەوەی کەوا ئەو گروپە چەکدارە سووریەکان یان با بڵێن شۆڕشی سەربازی سووریای وەستان لەو کاتە جەیشی سووریا بوو حیزب الله بوو بە هەموو هێزێکی کە حەسەن نەسروڵڵاه هێشتا مابوو سوپای پاسداران و قاسم سلەیمانی بوو عێراقیەکان بوون هێشتا نەیانتوانی ڕووسەکانیشیان هێنا قاسم سلەیمانی ڕۆشتە مۆسکۆ قاعدەی حەمیم و لە تەرتوس بنکەی سەربازی ڕووسی هێنا فڕۆکەی سەربازی رووسیا هات ئێستا هەمویان ڕۆشتونەتەوە بۆ جەنگی ئۆکرانیا ئەفسەر سەربازی ڕووسیەکان لەسەر خاک شەڕیان نەکرد ئێستا ئەوانش گەڕاونەتەوە بۆ ئۆکرانیا لەبەرەوە کاتێکەوە لە جاری ڕابردوو هێشتا ئەمان هێشتا تەواو ئامادە نەبوو بوون بەو هەموو هێزە هەرێمی نێودەوڵەتیەوە اینجا توانیان ڕایان بگرن ئێستا بارودۆخەکە گۆڕاوە ئەوان زۆر بەهێزترن و تورکیا بەڕاستە و خۆ پاڵپشتیانە لەگەڵ ئەمریکەکان ئەم گروپە چەکدارانی عێراقەوە ئێستا هەن بە هیچ شێوەیە قدرەتی ئەویان یەکەوە ڕایان بگرن باشە ئەوەی ناوە برێ بە بەرەی مقاومە دوای ئەو دۆخی ئێستا سووریا تێکەوتووە وەکو خۆی ئەمێنێتەوە ئەوە بەو شکلە نامێنێ بە هیچ شێوەیە هەر خۆی تقریبان بەو جۆرە نەماوە ئەوەی کەوا تەنها ناو ئەنرامی حوری مقاومە بەو شکلەش نەبوو یعنی گرێبەستێک نییە لە نێوان ئەم لایەنانە کەوا یەکێکیان چۆ شەڕەوە ئەویکیان هەمووی تەئیدی بکە ئەوەی کەوا دروست بوو تەنها دید و سیاسەتێکی حەسەن نەسروڵڵاه بوو ناوی نابوو بە زمانی عەرەبی وەحدەت الساحات واتە یەکێتی یەکبوونی یان یەکی مەیدانەکان
ئەوە بەو شکلە بوو تەنها گیناب بە شێوەیەکی تر ڕاستەخۆ نەبوو ئەگەر وا بواە ئەو کاتە عێراق بە شێوەیەکی تر ئەچۆ ناو ئەوە بەو شکلە نامێنێ بێگومان گورزێکی زۆری بەرئەکەوێت و کوردیش لەو بوارە لە ناو سووریا ئەو بارودۆخێکەوە هەیە ئێستا گۆڕێ ئەبێ بە شێوەیەکی تر منوازان ئەمڕۆ مەزلوم عەبدی سیاسەتێکی جۆرێک نەرمی نوان بەرامبەر بە تورکیا هەرچەندە درەنگە بەڵام ئەبێ ئەوانش بە شێوەیەکی تر مامەڵە بکەن چونکە ئێران کاتێ لاواز بوو ئەو کاتە قەندی لیان هەر لایەنێکی تر یان گروپا ئەوەی پێ ئەوترێ مقاومە هەلایەکی تر لە سووریا یان لە لوبنان لە عێراقیشا بە تەواوی لاوازە بێت. باشە دۆخی سووریا بەرەو کوێ چێ ینی چاوەڕی چی تر بکەین کاک شێروان؟ ئەوەیە کەوا لە سەرەتا پرسیاری یەکەمی جەنابەت یان ئەوەیە کەوا بەشار ئەسەد بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات ڕادەست بکە یان ئەبێ بەهێز لا ببرێ ئەم دوو حاڵەتێ و ڕژێمێکی کە بێتە سەرکار وەک 2023 عراقیانی ئێمە ئەتوانین ئەمە ئێستا بشوبهێنین بە 2023 عراقەوە بۆچی ئەمە لە ساڵی 2010ەوە هەتا ئێستا کاتێکەوە دانیشتەکانی ئەستانە هەبوو لەوێ دانیشتنی بەردەوام ئەکرات لە ناویەکێتی سۆڤێتی پێشوو ئەو جۆرە دانیشتنێکەوە ئەکرا بۆ ئەوە بوو کە ئەم جەنگەی لەناو یان ئەو بارەگرژەی لە ناو سووریا و لەسەر خاکی سووریا هەیە کۆتایی پێبهێنرێ بە شێوەیەکی ئاشتیانە ئاشتەوایەک لە نێوان ڕژێم و لە نێوان گەلی سووریا بکرێ بە هەموو پێکاتەکانیەوە چۆن دەوڵەتێکە بوون پێ ئەوترێ ئەو دەوڵەتی گرنتی ئەو ڕێکەوتن نامانەیان ئەکرد لەوانە رووسیا بوو تورکیا بوو ئێران بوو نەتەوە یەکگرتوەکان بوو هەندێک دەوڵەتی ئەوروپی بوون بەڵام بەشار ئەسەد کاتێکەوە هەندێک کرانەوەی بەرامبەر کرا بۆ نمونە کۆمکاری عەرەبی کورسەکەی خۆی پێدایەوە جەنگەکە وەستا تورکیا بڕیاریدا ئاشتەوایی لەگەڵ سووریا بکات ئەم نامانەی بەهاڵە خوێندەوە گەیشتە ئەوەی کەوا سیستەمی نێودەوڵەتی یان دەوڵەتەکان پێگەیشتن ئەم ڕژێمە هی ئەوە نییە مامەڵەی لەگەڵا بکرێت ئەم ڕژێمە بە خراپ لە بارودۆخەکە تێگەیشتووە بڕیاریاندا ئەمە بکەن ئەگەر ڕژێمی بەشار ئەسەد لە ماوەی ساڵ دو ساڵی ڕابردوو بە شێوەیەکی تر مامەڵێ بکردای وەک سەدام حوسێن سواری سەری خۆی نەبوایە ئەم بارودۆخە ئێستا کەوا هەیە نەئەخلقا بۆیە ئێستایان ئەبێ بگەڕێتەوە سەر ئەو ڕێچکەی کەوا هەیە بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵات ڕادەست بکات دەستورێکی نوێ بۆ سووریا بنووسرێت هەموو پێکاتەکانی سووریا مافی خۆیان وەربگرن سیاسیە یاساییە نەتەوایەتیە ئاینیە و پاشان بەشار ئەسەد بە شێوەیەکی ئاشتیانە لەسەر دەسەڵات نەبێنێ ئەگەر ئەمەی ڕووی نەدا ئەوە ئەبێت بەهێز لا ببرێ کۆشکی سپی کاتێکەوە ئەڵێ ئێمە چاودێری بارودۆخەکەکەین ئەوە مەبەستێت هیچ مەبەستێکی ترینی ڕووسەکان هەندێک کەس هەیە ئەمە نازان ڕووسەکان نکولیان نییە لە گۆڕینی بەشار ئەسەد و هێنانە سەرکاری سیستەمێکی فەرمانڕەوایی باش بەڕێز شێروان شەمێرانی شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵ مامی سوپاس بە ئامادەبوون بەڕێز سەرکار شێروان بەخێر بێت.